من كريم قادرم ناصراوم بكريم السور 24 ساڵە ئەم ئیشە دەکەم کە ئیش خەیاتیە. ئێمە ڕۆژانە لێرە جلو بەرجی سەربازی دەدورین بە تایبەتی ئەو شتانێک کە دەدورین بەرجی دەمانچەیە و بەرجی بیکێسی و کلاشکۆفی رووسی و قەناس و ئێنفۆڕی ئەمریکی و جیسی ئەلمانی و جێرسای ئەلمانی و ئەو جۆرە شتانەی دروست دەکەین. ئەو نیتاقانێک کە دەیبینن دەستکردی خۆمانە. ئەوش تاخمی دەمانچەیە 5 ڕەنگمان هەیە. ئەوش تاخمی کلاشکۆفیە لەوەش چەند ڕەنگێکمان هەیە. ئەوش تاخمی بیکێسیە. ئەوش تاخمی قەناسیە. ئەوش تاخمی ئینفۆڕی M16 5 ڕەنگمان هەیە لەو جۆرەش. باش کاک سۆران بەخێر بێ سەر چام چۆنی ئەوە شەشیان چاری کاکە هەموو ڕەنگێکمان هەیە لە هەموو جۆرەکمان هەیە. برایەکم و کوڕەکەم و برازایەکەم لە ئەرکی پێشمەرگایەتیدانە لە بەروەی پێشمەرگا بەڕاستی ناوەکی زۆر زۆر گەورەی هەیە. ئێمە هەموو ملەتی کورد بە تایبەتی دەبی لە خزمەتی پێشمەرگە دابین لە خزمەتی ملەتی خۆمان دابین. سەرچاوم برا چۆنی ئەوارە چۆنە باشی بەخێر بێ سەرچاوم. بەبیرم دێ مندار بووین ئەو کاتەی مندار مەرەقی کۆلارە بەرزکردنەوە بوو. وەڵام ئەمەش چەند مندارێک کۆلارەمان دروست کرد منش کۆلارەم دروست کرد کۆلارەکەم دروست کرد بە داوم نەبوو. داوم نەبوو چ بکەم ناعیلات چوم داو بکڕم. ئەو پارێکە پێم بوو داوەکەی پێ نەکڕە. چوومە مارەوە لە چۆغەرەکەی بابم هەندێک پارەم برد. چون داواکەم پێکڕی لە کۆلارەکەم یەخست و کۆلارەکەم بەرز کردو بۆ ئاسمان. کۆلارەکەم بەرز کردو بۆ ئاسمان ئەو کاتەی مسابقە بوو لە ناومنداران کامە کۆلاری لە هەمووان بەرزتر ببتەوە بە یەکەم دەردەچی. وەڵام منیش غارمدا لە کاوەشێ بەربوومەوە کە بەربوومەوە تەمەشام کردی پانتۆڕەکەم دڕا کە پانتۆڕەکەم دڕا ترسام لە ماڵەوە تەمەشام کرد چ بکەم بەو داوای کە کۆلارەکەم پێ دروست کرد بوو پێم دەفران بەو داوای پانتۆڕەکەم دەریەوە کەواتە کۆلارەکەم فت تەمەشام کرد پانتۆڕەکەم زۆر جوان دووریتەوە لەو کاتەی کە زانیم دوورینەکەم زۆر جوانە دەبمە خەیاتەکی باش.
لە ڕاستیدا من عاشقی ئیشەکەی خۆم